کە بۆ 8 مارس ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان چەند زنجیرە چالاکیکی ئامادە کردووە. یەکێک لەو ڕۆژانەی کە دوێنێ یەکی مانگ بوو چالاکی پێشانگای شێوەکاری بۆ ژنان کرایەوە. ئەم ڕۆژ هەر درێژەی پێ ئەدەین بە چاندنی 50 مامی سنەوبەر. لەم ڕۆژەدا ئێمە پیرۆزبایی لە تەواوی پیرۆزبایی 8 مارس لە تەواوی ژنانی جیهان و لە تەواوی ژنی گەری کورد و ئەو ژنە تێکۆشەرانەی کە بەرامبەر بە دوژمن ئەجەنگن و تێکۆشانەکەن و بە ڕۆحی بەرخودان تێکۆشانەکەن پیرۆز ئەبێ لێیان، پیرۆز بێ لێیان ئەو ژنە تێکۆشەرە قارەمانانە. ئێستاکەش لێرە ئەتوانین هەر کەسێک بە تایبەتی ژن ئەتوانێت نەمامێک دابچێنێت. بۆ یادی ئەو ڕۆژەش پێویستە ئێمە بەرز و پیرۆز ئەو ڕۆژە ڕابگرین. ببوونی 8 مارس ڕۆژی جیهانی ژنانەوە پیرۆزبایی لە هەموو ژنانی جیهان و ژنانی کورد بە تایبەتی ئەەکەم و گەریلا گیانبازەکان کە لە چیاکانی کوردستان خەبات و تێکۆشانی ئازادی ژنان و مرۆڤەتی بەڕێوە دەبن کە ئەکرێ بڵێ ئەمڕۆ سمبولی بەرخۆدانی تێکۆشانن بوونەتە بەرەیەکی بەهێز لە کۆکردنەوەی هەموو ژنان بۆ لای یەک. گرنگی 8 مارسیش لەوەدایە کە ڕۆژێکی مێژووی ژنانە کە زیاتر لە سەدەیەک بەسەریا تێپەڕە بێتەوە. ژنان قوربانی زۆریان داوە لەو پێناوەدا و یەکبوونی ژنان یەک ڕێخستنبوونی ژنان هاتنەلایەکی ژنان و بەرزکردنەوەی دەنگی ناڕەزایەتەکانی ژنان لە بەدەستهێنانی مافەکانیان ئەرکێکی پیرۆزە، ئەرکی سەرشانی هەر ژنێکە لە هەموو کۆمەڵگەکانی جیهانەوە بەتایبەت بۆ ئێمە باشووری کوردستان لە ئێستادا کە ئەکرێ بڵێ خۆشبەختانە ژنانی کورد پێشەنگایەتێکی بەهێز دەکەن لەم قۆناغەدا، توانیویان یەکبوونێکی بەهێز دروست بکەن و متمانەیەکی جیهانی دروست بکەن لەوەی کە تێکۆشانی ژنان بەرز بنرخێن و واتایەکی گرنگ لە ڕووی تێکۆشانە بە 8 مارس بدەن بەوەی کە ژنان بە ڕۆح بە گیان و بە تێگەیشتن و دواتر بە پراکتیک لە هەموو بوارەکانی ژیاندا جێگا دەستیان دیارە و خەباتی خۆیانەکەن. ئێمە ژۆ ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان لە باشوور بە گرنگی ئەزانین کە 8 مارس بەرز و پیرۆز ڕابگرین لەوەی کە زیاتر لە هەمووی گرنگتر گرنگیدانە بە ژنگەدۆسی، چونکە بەڕاستی ژن ئەڵین ژن ژیان ئازادی ژن و ژیان گرێدراوی یەکن.